ئایا دەزانن بە یەکداچوونی ڕیخۆڵە چییە؟ لەم بارەیەوە دکتۆر وریا ناسح سابر پسپۆڕی نەشتەرگەری مناڵان و تازە لەدایکبووان دەڵێت حاڵەتێکی مەترسیدارە کە تێیدا بەشێکی ڕیخۆڵە دەچێتەوە ناو بەشێکی تری و بەم بە یەکداچوونەوە ڕێخۆڵە تووشی گیران دەبێت و ئەگەر زۆر بمێنێتەوە دەبێتە هۆی وەستانی ڕۆشتنی خوێن بۆ ئەو بەشەی ڕیخۆڵە و بە مەشتوشی هەوکردن و ڕەشبوونەوە و هەندێک جار کونبوون دەبێت ئەگەر زوو چارەسەر نەکرێت. تا ئێستا هۆکاری سەرەکی بە یەکداچوونی ڕیخۆڵە دیاری نەکراوە، بەڵام لە هەندێک حاڵەتدا دوای هەوکردنی ڕێڕەوی هەناسە و ناوسک ڕوودەدات وەلەو منداڵانەدا زیاتر باوە کە تەمەنیان لە نێوان 4 بۆ 36 مانگیدایە. نیشانە باوەکانی بە یەکداچوونەوەی ڕیخۆڵەکان بریتیە لە ئازارێکی تند و لە ناکاوی ماوە کە ڕوو لە زیادبوون دەکات و هەر جارێک نزیکەی 15 بۆ 20 خولەک دەخایەنێت و لە کاتی ئازارەکەدا منداڵەکە قاچەکانی بۆ لای سکی کۆ دەکاتەوە و دواتر هەست بە باشی دەکات، ڕشانەوە و هەنێک جار دەرچوونی خوێن یان لینجاوی سوور لە کۆمی منداڵەکە. لە دوای سەردانیکردنی پزیشکی پسپۆڕ لە ڕێگای کردنی سۆنەری ناوسک و هەندێک جار تیشک حاڵەتەکە بە تەواوی دەستنیشان دەکرێت و دوای دەستنیشانکردن منداڵەکە لە نەخۆشخانە داغڵ دەکرێت و لە سەرەتادا لە ڕێگەی بەکارهێنانی سۆندە و پێجانی بەڕێکردنی شلەمەنی تایبەت لە کۆمەوە هەوڵ دەدرێت حاڵەتەکە چارەسەر بکرێت و ئەگەر چارەسەر نەکرا پێویست بە نەشتەرگەری دەکات. سمارت وەرچەرخانە.